گەرچی نازاندرێت ڕێکەوتنی سەدە بۆ ئاشتی خۆرهەڵاتی ناوەڕاست کە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند سەردەگرێت یاخود چارەنووسی وەکو پرۆژەکانی پێش ئیدارەی ترامپی لێدێت، بەڵام واژۆکردنی ڕێکەوتنەکە کاردانەوەی بەدوای خۆی داهێنا و بەشێک لە وڵات و حکومەتەکانی ناوچەکە ڕەتی دەکەنەوە. چاودێرێکی سیاسی دەڵێت ئەمریکا لە ڕابردوودا کاری لەسەر وڵاتانی عەرەبی کردووە و ئەوانەی بەڕاستەوخۆ و ناڕاستەخۆ بڕیارەکانی ئەمریکا جێبەجێ دەکەن زۆرن، بۆیە پێناچێت ڕێکەوتنەکە کاردانەوەی جددی لە نێو وڵاتانی عەرەبی بەدوای خۆیدا بهێنێت. ڕای من وڵاتانی عەرەبی لە دۆخەکانین کە بتوانن ڕێکەوتن نامەڕەتکەنەوە، واگەرێکی گشتڕەتی کردەوە کاریگەری نابێ و تێکشکان و لاوازبوونی وڵاتانی عەرەبی قۆزراوەتەوە و تێگەیشتنی هەندێکیشیان خۆیان بەشێکن لە پرۆژەکە، لەبەرەوە هیچ کاردانەوەیەکی وا لە دنیا عەرەبە ڕەچاو ناکرێت. تەنانەت لە ئاستی بلیشە بە بڕای من کاردانەوەکە زۆر خۆڵ نابێت لەبەرەو ناومێدی کە خەڵکی عەرەب تیاشی کۆتایی هێنانە تەنانەت بە فکرەی گفتوگۆ و سەپاندنی فۆرمێ لە چارەسەرە بۆ ئەوەی کە مەسەلەی فەلەستینی بەو جۆرەی کە بەرژەوەندی ئیسرائیلی خوازێ و ئەمریکەکان تێگەشتنیان هەیە بۆ بەرژەوەندیانە کۆتایی پێبێ و مەسەلەکە پاکتاو کرێت. هذه الصفعة التي سنعيدها صفعات إن شاء الله. ئەوەی سەرکردەکانی فەڵەستینی نیگەران کردووە ئەوەیە کە ڕێکەوتنەکە هیچ دەستکەوتێکی بۆ ئەوانتیان نییە و بە داگیرکاری خاکی فەڵەستینی دەزانن. گەرچی ترامپ دەڵێت بە دڵنیایی ڕێکەوتنەکە جێبەجێ دەکرێت، بەڵام دیار نییە ڕوبەڕووی بەرهەڵستی دەبێتەوە یان ڕێکەوتنەکە بەو جۆرە دەڕوات کە ئیسرائیل و ترامپ دایان ڕشتووە. ئەوە دەبێت ئەگەداری ئەوە بین کە ئەم دوو هێزە هەردوو پارێزەری بەرژەوەندەکانی یەکترن، ئیسرائیل پارێزەری بەرژەوەندەکانی ئەمریکای ناوچەکە و ڕێک بە پێچەوانەوە. ئەم ڕێکەوتنامە لە کاتێکدا کرا کە شپرزەیەکی زۆر و ناڕێچێکی زۆر لە ناوچەکەدا هەیە، لە میسر، لە سووریا، لە ئێران، لە تورکیا، لە سعودیا، هەم لە بینی خۆیان ناکۆکن، هەم کۆمەڵێک دۆسیەش تووشی تێوە گلاون بە کۆمەڵێک دۆسیە کە ئەمە کاریگەریەکانی کەم کردوونەتەوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش ڕۆڵی هەیە لەم ناجێژگیر و نائیستیقرارێ و نەبوونی لۆبیەک یان قەوارەی کاریگەری بەهێز و تەبا لە ناوچەکەدا. ئەمەی کە 2000 زیانی لەم ڕێکەوتنامەدا بەردەکەوێت بە تەکید فەڵەستینیەکانن و هەموو ئەو وڵاتانن کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئەندازەیەک با بڵێن وڵاتی مسلمان نشین کە هاوسۆسن لەگەڵ قەزای فەڵەستین، ئەمە زیانێکی گەورە دەکەن و هەیمەنەیان لە کنجەماوەر و خەڵکە مسلمانەکەی دادەوەزێ لەبەرەوەی پێویستە هەڵوێست وەرگرن بەرامبەر بەم ڕێکەوتنامە و هەڵوێستی جدی وەرناگرن لە بینی خۆیاندا ناتەبان. Today Israel has taken a giant step toward peace. واژۆکردنی ڕێکەوتنی سەدە لە کاتێکدا هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە کۆتایی ئەم ساڵ بەڕێوە دەچێت، بەشێک لە چاودێرانی ژوای بۆ دەچن. بەدەر لە دەرهاویشتە و ئەنجامەکان ترامپ دەیەوێت بە پرۆژەی گەورەی هاوشێوەی ئاشتی خۆرهەڵاتی ناوەڕاست و ئاشتی لەگەڵ کۆریای باکوور متمانەی لۆبی زایۆنی دەنگدەرانی ئەمریکی بۆ 4 ساڵی ئایندە بەدەست بێنێتەوە و لە پۆستی سەرۆکایەتی ئەمریکا بمێنێتەوە.